التظاهرات الموجودة وەک هەوڵێکی دیکەی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی بۆ ڕەوانەوەی نیگەرانی و ناڕەزایی خۆپیشاندەران کە ماوەی هەفتەیەک بەغدا و چەند شارێکی دیکەی عێراقی گرتەوە و داواکارەکانیان گەیشتنە ئاستی داوای دەستەکارکێشانەوەی عەبدولمەهدی. ئێوارەی سێشەمە حکوومەتی عێراقی چەند بڕیارێکی دیکەی دەرکرد. دوای کۆبوونەوەی هەفتانەی حکوومەت بڕیارەکان ڕاگەیەندرا کە تێدا هاتووە لیژنەیەک بە سەرۆکایەتی عادل عەبدولمەهدی پێکەهێنرێت بۆ دابەشکردنی زەوی بەسەر ئەو کەسانی کە شایستەن. هەروەک بڕیارێوەش دراوە لە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 عێراقدا کارکردن بەو یاسایانە ڕادەگیرێت کە ماف بەو کەسانە دەدات زیاتر لە موشەیەک وەردەگرن و سەرپشک دەکرێن لە هەڵبژاردننی موشەیەکیان. لا نستجيب. بڕیارێکی دیکەی حکوومەتی عێراق بریتێلەوەی وەزارەتی کارەبا سیستمی وزەی خۆر بەسەر 3000 خێزانی کەم دەرامەت بە خۆڕایی دابەش دەکات لەگەڵ کارکردن بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان بە ئاسانکاریکردن بۆ بنیادنانی پرۆژە و کارگەی بچووک و هاوکاریکردنیان لەلایەن حکوومەتەوە. ئەو گەنجانی تەمەنیان لە نێوان 18 تا 38 ساڵیدان و بێکارن لەلایەن وەزارەتی کارەباوە ڕادەسپێردرێن بۆ کۆکردنەوەی کرێی کارەبا بە گوێرەی شوێنی نیشتەجێبوونیان. حکوومەتی عێراق بڕیاری ئەوەشی داوە زەوی کشتتوکاڵی بەسەر دەرچوانی کۆلێژ و پەیمانگاکانی کشتتوکاڵ دابەش بکات و قەرزیان بۆ پرۆژەی گەورە و بچووکی کشتتوکاڵی لەسەر ئەو زەویانە پێ بدات. وەزارەتی پیشەسازی و کانزاکانیش ڕاهێنان بەو گەنجانە دەکات کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکان و بێکارن و خواستیەوەیان هەیە کە پرۆژەی بەرهەمهێنانی ناوخۆییان هەبێت لەگەڵ هاوکاریکردنی ئەو پرۆژانە لە سندوقی پرۆژەکان. ويعبرون عن غضبهم. حکوومەت ڕایگەیاندووە دەستەیەک لە ڕاوێژکارانی ئەنجومەنی وەزیران تاوتوی کەمکردنەوەی ساڵانی خانەنشینبوونی فەرمانبەران دەکەن کە لە ماوەی 2 هەفتەشدا ڕای خۆیان دەگەێنەوە بە ئەنجومەن بە ئامانجێوەی گەنجان شوێنی ئەو کەسانە بگرنەوە کە خوازیارن خانەنشین ببن. حکوومەت بڕیارەوەشی داوە دەرگای دامەزراندن لە زانکۆ حکوومیەکان بکاتەوە، هەروەها زانکۆ ئەهلەکانیش پابند بکات بە وەرگرتنی ژمارەیەکی گونجاو لە هەڵگرانی بڕوانامەی باڵا. هاوکات بەڵێنیەوەشی داوە لە ناوچە جیاجیاکانی عێراق بەگرێ بەست لەگەڵ وەبەرهێنەراندا پرۆژەی ریسایکلین بکاتەوە. ڕۆژی یەکشەمەی ڕابردوو حکوومەتی عێراق بەشی یەکەمی بڕیارەکانی دەرکرد بە بڕینەوەی بڕێک پارە بۆ هاوکاری هەژاران و کەسانی بێکارن لەگەڵ ڕاگرتنی تێکدانی خانووا زیادەڕۆکان و گەڕاندنەوەی و کارمەندانی لە سوپا و پۆلیس دابڕاون. جێگەی ئاماژەیە بەشی یەکەمی بەڵێنەکانی حکوومەت کە ڕۆژی شەمەی ڕابردوو ڕاگەیەندرا نەیتوانی خۆپیشاندان و تووڕێیەکانیان کۆتایی پێبهێنێت، بەڵام تا ڕادەیەک خۆپیشاندانەکانی کپ کردەوە. چالەکانی خۆپیشاندانەکانیش بڕیاریاندا بە هەڵپەساردنی خۆپیشاندانەکان تا دوای کۆتایی چلەی ماتەمینی ئیمام حوسێن لە 20 ئەم مانگەدا.